منداڵانی گوندی مەقڕەی میدیات گشت ڕۆژێک لە باخچەی قوتابخانەکەیان کۆ دەبنەوە و پەرتووک دەخوێنەوە. ئەوان دیواری دەرەوەی حەوشەی خوێندنگەکەیان دادەنیشن و ناویان ناوە دیواری خوێندنەوە. ئێرە گوندی میقرەی میدیاتی مێردینە. هاوشێوەی ملیۆنەم قوتابخانەی تر دەرگای قوتابخانەی ئەم گوندەش داخراوە. بەڵام قوتابیانی ئەم گوندە لە کاتژمێرێکی دیاریکرا و دێنە باهەف. سەرەتا لەگەڵ مامۆستاکەیان وەرزش دەکەن و دواتریش گشتیان کۆ دەبنەوە و پێیەکەوە پەرتووک دەخوێننەوە. سەر دیوارێ مەکتەبێ قوما دەرسی بکەن، وی دیوارێ مەکتەبێ مەکریە ناوێینا قوما دیوارە. ئەم تێنس هەم شڕونەم ئۆقمیشتکن ئەم شڕ وێ دەرکە لیزن خۆشم کێفامە تێ و ئەم تەمزیلکا خۆ چکیتکن ئەم ئولو قەنش دەکەن و سۆسیال مەسافەیە خۆش ئەم دقات دەکەن ئەم ماسکێ خوڕاژنێ ئەم مدرێمە قەنجە ڤاقەس ساژماڤەکریە ئەم تەشەکورێتکن. ئەوان لە کاتی دانیشتنیشیاندا ڕێنمایەکانی ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا جێبەجێ دەکەن و دوور لێکدا دەنیشن و ماسکەکانیان بەکاردەهێنن. خمایە حوشێتکن خواندن خۆشە ئەم ماڵێ عاجز دەبوون مرۆ ماڵێکی مرۆ چکی سبرا مرۆ نایە مرۆ خزین هاکە مەکتەبێ بێ. کەش و هەوای موش زۆر سارد